دكتور سفيدة باش دكتور ناوبرو عطلة وشتي أمانية لا والله يكسر بوسر ويكسر بالفار بيلش ما صابت ئادەی کاکاوە پێما بڵ چیمان کردووە کاکە سەعاتێک و 36 دقیقە و 8 ثانیە باشە 11500 خطوە باشە 8 کیلۆمەتر و 870 متر زۆر باشە چەنە کالۆری ماسووتاندووە کالۆری 1150 کالۆریشمان سووتاندووە یعنی ئەمڕۆ کفتەکەمان ئەتوانی بەدڵی مسۆگەر کرد بەدڵی خۆتوانی نام بخۆی
زۆر چاکە لەشمان ساغ بێت. قوربانم هی هەموو لایە هی هەموو لایە. دکتۆر مامۆستا ڕەوەند هەموو هەفتەیە داوای دەور لێکە، من داوای 12 لێکم. 12 دەی 7. هاي 7 على ما فوت. بەخێری مامۆستا سەرچاوم مامۆستا ڕەوەند دەمەفتەی لەگەڵمانە نەبوو.